ساڵێک دوای بڕارەکەی دادگای فیدراڵی کە فرۆشتنی نەوت و غازی هەرێمی بەنادەستوری لە قەڵەمدا، دیوانی چاودێری دارایی عێراق با ئاراستەی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی هەنگاو دەنێت. دیوانی چاودێری دارایی عێراق کە دامەزراوەیەکی سەر بە پەرلەمانی عێراق ڕایگەیاند، پێویستە هەرێمی کوردستان تەواوی نەوتەکەی ڕادەستی بەغداد بکات. چاودێری دارایی عێراق چەند ڕێکاری بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی نادەستوری بوونی یاسای نەوت و غازی هەرێمەوە دەرکرد و دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی بێت و وەزارەتی نەوت و دیوانی چاودێری داراییش پێداچوونەوە بە سەرجەم گرێ بەسەر نەوتیەکانی هەرێمدا بکەن. لەبارەی بودجەی هەرێمەوە چاودێری دارایی دەڵێت پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقدا دیاری دەکرێت و مافی هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێم پارێزراو دەبن و بەشە بودجەکەش بەبێ دواکەوتن ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت. سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لەبارەی ئەم بڕیارەوە دەڵێت چاودێری دارایی عێراق دەیەوێت پاکتاوی ئەو پارانە بکات کە لە ساڵی 2005 تاوەکو ئێستا نێردراوە بۆ هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە 25 مانگی ڕابردوو دادگای فیدراڵی لەسەر سکاڵای پەرلەمانتارێک بڕیاری ڕاگررتنی ئەو 400 ملیارەی دەرکرد کە سوودانی هەوڵیدا بینێرێت بۆ هەرێمی کوردستان. ئەم بڕیارە ڕێلەوە ئەگرێ هەرێم لە بودجەی 2023 بە تەمای مەقاسە بێ، واتە یەکەمە بێ هەموو نەوتەکەی بدا، دووەمیش بە مەقاسە ئەنجومەنی وەزیران پارە بۆ هەرێم نانێرێ، چکە دوو بڕیاری دادگای ئیتیحادی هەیە لێیلا نادەنەوە. بڕیاری دادگای ئیتیحادی لەسەر یاسای نەوت و گازی هەرێم بەردەوامە و ناوەستێ و فشاری زیاتر لەسەر فرۆشیاران و دەرهێنەرانی نەوتی هەرێمی کوردستان و کۆمپانیا بیانیەکانە کرێکە وەکو ئێستا حکوومەتی ئیتیحادی وەزارەتی نەوت 8 سکاڵای لەسەر کۆمپانیا نەوتیە بیانیەکان بە داناگازیشەوە تۆمار کردووە لە دادگای کەرەخ. کێشەکانی بەغدا و هەولێر لە دادگای فیدراڵی هەر بودجە و نەوت و غاز نییە، بەڵکو و کێشەیەکی دیکەش هەیە کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانە و ڕەنگە سبەی ئەم دۆسیەیەش بەلایەکدا بخات. بەگوێری ڕاگەیاندراوی دادگاکە سبەی سێشەممە دادگای فیدراڵی جارێکی دیکە لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە سێشەممەی ڕابردوو دانیشتنەکەی دادگا بەهۆی ئامادەنەبوونی تیمی پارێزەرانی سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە دواخرا و بڕیارە سبەی دانیشتنەکە بەکراوی ئەنجام بدرێت. کۆبنەوەکەی دادگای فیدراڵی لەسەر سکاڵای هەریەکە لە یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان، شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ، سروە عەبدولواحید پەرلەمانتاری عێراق و کاوە عەبدولقادر پەرلەمانتاری کوردستان بووە. ناوەڕۆکی سکاڵاکە لەبارەی تەمەنی خولی 5 پەرلەمانی کوردستانەوەیە کە 6 نۆڤەمبەری 2022 کۆتایی هات، بەڵام بە دەنگی زۆرینە تەمەنی خولی 5 پەرلەمان تاوەکو 31 دوانزەی 2023 درێژکرایەوە. سکاڵاکاران ئەمە بە پێشێلکردنی دەستور و یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەزان و لە ڕێگەی چەند مادەیەکی دەستوری عێراقەوە دانەوێت دادگای فیدراڵی قەناعەت پێ بکەن کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نایاساییە.